نمەژیان چۆنی؟ باشم. باشی بە قوربان. ئێوە یەکەم جارە مامە کوردایە بینی؟ من زۆر خۆشحاڵم بەوەی جێم لە دەنگی تۆزانی ئەوە بینم ئێستا. وی گیان. هەردوو چاوەکەم قوربانی ئەو چاوەشینانی تۆش بوون. چاوم کوا شین دەرکەوتووە قاوەییە چاوم. بەخوا چاوەکانم قاوەییە. نمەژیان. والله شینە. کچێ نمەژیان بە قوربانت بم. کەی ڕۆژێ دادێت من میوانت بم. نمە لە دووریت هەردەم شین دەکەم. ئەو چەچانەی تۆ کەی نێماچ بکەم. بە قوربانی بم. بە قوربانی چۆ بم نمەجیان هەندێک قسەی خۆشم بۆ بکە. من پێشنیارێ ئەەکەم پێشنیار. ئەو چەند نییە ئەی کارەبا. ئەیە من یە کارەبا هەیە. مۆلیدێ ئێستا نەبڕاوە هێشتاوە نییە. دوای بکە کارەبا نەبڕێ چاپێکەوتنەکەمان با نەپچرێ باشە. نمەژیان حەز دەکەی لەگەڵ من ئەی هاوار کارەباکە بەڕاستی بڕا. ئەمە چی بوو؟ شەحنتان هەیە شەحن؟ بەڕاستی داگستان دایکم ئینجا بڕا. چی؟ بەڕاستی داگستان دایکم ئینجا بڕا. ئەی هاوار ئەی هاوار ئەم ئێستا گەرماتەوە نییە؟ چی بکەم نمەجیان زۆر نیگەرانم من لە سویدم و تۆش لە سلەیمانی لە کوردستانی. نیگەرانم بۆ تۆ هەموو مناڵەکان. نمەجیان نمە. بە قوربانم ئێمە عیبمان نییە وەرە من و تۆ بەیەکەوە پرۆگرامێ بکەین باشە نمەجیان؟ پێت خۆشە تۆ؟ حەزەکەی پرۆگرامێ بێک؟ هاتەوە کارەبا هەلهەلێ لێدە هەلهەلێ. ئەمە ڕئیسیە؟ ئەی هاوار هەی بە قوربانە بم. نمەجیان؟ گوتم من و تۆ پرۆگرامی بەیەکەوە بکەین حەزەکەی لەگەڵ مامە کووردە؟ زۆر حەزەکەی؟ وەی پیرۆزت بێ یاخوا بەتێنێکی جوانی کریوە. حەزەکەی من و تۆ باسی چی بکەین ئەگە پرۆگرامێ بکەین؟ پرۆگرامێکی جوان و باس بکەین. حەزەکەم بڵێین چۆنی بەخێر دەیبرە بۆ ماڵمان ئەحواڵ لە سوید وەرەوە خێزانەکەشی بێنە. ئەیهێنم بەخوا جێم. ئێمە بەیەکەوە قسە لە شامان ناکەین. بەخوا تۆ ڕاست دەکەی بە قوربانە بم ئەمە دیارە دیسان کارەباکە ئەمە خەتەکە و تەواو نییە ئەزانی گوێت لێمە. خەت ئینتەرنێتیش تەواو نییە وانییە؟ چی بکەین نمەجیان؟ نمەجیان ئێمە مەحاولە دەکەین. چی؟ ئەمە سەرمات نییە؟ یان گەرماتە؟ گەرماتە ئەزانم بەخوای گاڵتەت دەگەکەم. بەخوا لات بەمە باوەشینەم لێیە کردی باوەشینە. نەزانی؟ نمەی گوڵ نمەجیان سڵاو لەو دایک و باوکە ئازیزەت بکە باشە؟ نمە گوێت لێمە؟ نمە سڵاو لە دایک و باوک بکە.
بەخوای ڕاستەکەی تۆ گەلێ عاقڵی ئایندەیەکی گەشت دەبێ من شانازی بە تۆ دەکەم حەزەکەم تۆ لەگەڵ من کار بکەی کار پێت خۆشە وانییە؟ دەمانەوێت وڵاتەکەمان چاک بکەین دەنگت باش نایە نمە خان دەزانی چی بکەین؟ کاتەکە باش نییە ئەزانی چیەکەین نمە خان ئەگە دەنجی من باش دێ من و تۆ بە شێوەیەکی سەردەمیانە ڕوبەڕووی ئەم کارە ناشینەکان دەبینەوە لەسەر کارە با قسایەکەین بە بەردەوامی لەسەر ئاو لەسەر گەندەڵی ئەو شتانێکی خراپن ئەبێت چاک بکرێ وایە نا نمە گیان باش تێناکەم بەخوا گوێم لێ نییە ئەزانی بەڵام ئەزانی بەو خۆیان نمە گیان ئەزانی چیەکەین لێرە حەز دەکەی ئەمڕۆ کۆتایی پێدەینین من و چۆ بەڵام ئەزانم چۆ مناڵی ئەبێشتی چمان بۆ منداڵان هەبێ ئەوانەی ڕەخنە لە تۆ ئەگرن بە چیاڵێ ئەڵێن ئەوانەی ڕەخنە تێناگەم بەخوا من دەمەوێت شتێ بڵێم ئەوانەی ڕەخنە لە تۆ ئەگرن بەخوا لە ژیان نەگەیشتون ئاستی ڕۆشنبیری تۆ و خانەوادەکەیان نییە بەم شتانە مەڕ و خێو بەردەوام بە باشە گیانەکەی من بەڵێ تۆ ئاو نەبێ کارەبا نەبێ وەکو مناڵێک یاریگا نەبێ ئاخر ئەی نابی بڵێ گەرمایە ئەی نابی بڵێ بۆ کارەبا نییە گیانی من یاخوا دەنگت هەر ئەوە بەرز بێ هەرچەند تێناگەم چیەڵێ جارێکی تر قسەکەینەوە تۆ شۆڕشێکی زۆر مەزنی بە قوربانت بم پێڵاوت لەسەر چاوی مامە کووردە باشە؟ نمە گیان بەو خۆیان دەنگت باش ناکە زۆر نیگەرانم ئەو وڵاتە ئێمە وایە باشە من جارە بەخوا دەست پێرم جارە چکەی نمە گیان هیچ تێناگەم جاری تو